ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لا نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن 1967 1968 گەشتی سەرۆکبارزانی لە ناوچەی سلێمانی ڕۆژی سێشەممە 26 کانونی یەکەم 1967 سەرۆک مەلا مستەفا بارزانی لە شارۆچکەی ماوەتەوە خەریکی گەشتکردنە لە ناوچەی سلێمانی بۆ پەیداکردنی زانیاری زیاتر لەسەر ناوچەکە و لە نزیکەوە بینینی دانیشتوان و لێپرسراوانی پارتی و پێشمەرگە و نوێنەرانی هەموو چینەکانی گەل لە سلێمانیەوە چوون بۆ ماوەت و گەیشتمە بارگای گەڕۆشی بارزانی و ڕۆژی دوایی بارزانی بەرەو سنووری ئێران کەوتە ڕێو. ئێوارەیەکی درەنگ گەیشتنە گوندی ئاوەکورتێ لە ماڵی عەلی ئاغای ئاوەکورتێ میوان بوو. لە ساڵی 1967 کاتە سەرۆک بارزانی لە گەشتێکا بوو لە ناوچەی شلێر و ناوخۆن لەسەر سنووری ئێران بارگای گەڕۆکمان لە گوندی گۆخڵان بوو. ئێوارەیەکیان کاتێ هاتنەوەی کەرگەل و گاڕان بۆ ناو ئاوایی چاوم کەوتە سەر ئێسترێکی ڕەنسووری بۆری باڵاکورت و وردیلەی جۆقت و خۆشڕەو بە شکڵ و بیچەم و قەبارە تۆزە لە کەر گەورەتر بوو. لە ماڵێک میوان بووین و ئەم سەرنجەی خۆم بۆ خاوەن ماڵەکە باس کرد وتی ئەوە کابرایەکی خەڵکی ئەم گوندە نێرەکەری لە مانگابەکەڵ پەڕاندووە و ئەو جۆرە ئێسترەی لێکەوتۆتەوە. بەنابەدڵەوە باسەکەی بۆ جێڕامەوە وتی ئەمە کارێکە دژی وجدان و کفری نیعمەتە گوایە شیر و گۆشتی مانگاکە لە ڕێڕەوی ئاینە ئیتر حرامە. ڕۆژی یەکشەممە 7 کانونی دووهەم 1967 بارزانی لە گوندی کانیلانە. ئەمڕۆ لەگەڵ شەخ جەلالدینی بریفکانی لە دەی ئیساویەوە ڕۆیشتن بۆ دەی کانیلان. ڕۆژی دوایی لە دەی دەرگەڵە کە لە ناوچەی مەنگوڕە حرەکەتمان کرد و ئێوارە گەشتنە دەی ئەستیرۆک بەرامبەر بۆڵێ. لەم گوندەوە ڕۆژی دواتر چوین بۆ دەی لێوژە لە ڕێگا زۆر بە فەرمانلێباری. ڕۆژی پێنجشەممە 11 کانونی دووهەم ساڵی 1968 دەی لێوژەمان بەجێ هێشت کاتی پێش نۆڕۆ گەیشتنەوە دەی دیلمان. ئەمڕۆ عەبدولجەبار سادی کرا بە متەسەرریفی کەرکووک. ڕۆژی شەممە 13 کانونی دووهەم 1968 6 وەزیر دەستیان لە کار کێشایەوە. 6 وەزیری تریان لە شوێنیان دامەزران و بە سۆرەکاتی تاریحەیە. وەزیرەکان تاها حاجی ئەلیاس تەربیە، عەبدولکەریم هانی شؤونی ئیجتیماعی، جەمال ئەحمەد حەمدی تەندروستی، عەبدولکەریم کەمونە ئیقتصاد، یاسین خەلیل شؤون الشەباب، فەیسەڵ شرهان العرس شؤون الدولة، إسماعيل خير الله خارجية، مالك دوهان الحسن ثقافة وإرشاد، شامل السامرائي داخلية، عبد الحميد الجميلي مواصلات، عبد الرحمن الحبيب مالية. لبيانيو هتا إسا بفر زور بتوجم أباري. ڕۆژی چوارشەممە 30 کانونی دووهەمی 1968 بابە عەلی و فواد عارف لە بەغدادەوە هاتن بۆ لای بارزانی لە دیلمان بۆ کردنەوەی دەرگای وتووێژ. لە ناوچەی خورماڵ و هەڵەبجە و دەربەندیخان جەلالیەکان هێرش دەبەنە سەر سەنگەری پێشمەرگەکانی سوپای شۆڕژێری کوردستان. کوژرا و بریندار لە نێوان هەردوو لادا هەیە. ڕۆژی شەممە 24 شوباتی 1968 لە ئەمڕۆوە دانرام بە لێپرسراوی ئیداری لە بارگای ڕۆژنامەی برایەتی ئەتەعاقی لە بەغدا. هەروەها بۆ بەڕێوەبردننی ئیشوکاری شۆڕش و هەندێک کاروباری تر کە سەرۆکبارزانی پێی سپاردووە. لە گەڕەکی عیوازیە خانوویەکەم گرت بەکرێ ژمارەی سەر دەرگاکە 36 تێ
دوو لەسەر دوو لەسەر یەک خاوانەکەی ناوی عەبدوڵڵا محەممەد سووقیە. ڕۆژی یەکشەممە 25 شوبات 1968 چوار مەلای شیعە هاتن بۆ لای سەیدا ساڵح یوسفی بە ناوی قوتابخانەی ئەلئیمام ئەشێخ عەلی کاشف الغیطاء کە لە نەجەفدا ئەنیشێ. ناوەکانن عوبەید جەنابی، عەدنان سامڕایی، عەبدولجەبار سەعدی، ئەشێخ کاڵم جەنابی. ڕۆژی چوارشەممە 7 تەمووزی 1968 حزبی بەعەز هاتە سەر حوکم. سەرکۆمار عەبدوڕەحمان عارف دەرکرا و ڕەوانەی تورکیان کرد. ڕژێمی بەعەز بە سۆرەکاتی ئەحمەد حەسەن البەکرە. ڕۆژنامەی برایەتی ئەتاخەی لە بەغا دەردەچوو. کاری من ئەوە بوو سەرپەرشتی ڕێبازی ڕۆژنامەکە بکەم بەو شێوەیەی بارزانی فەرمانی پێکردبوو کە لە ڕێبازی شۆڕش دەرنەچێت و کەس لە خۆیەوە دژی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا شت بڵاو نەکاتەوە. ڕای بەرزانی نەمر ئەوە بوو تەنها لە پەرلەمانێکی ڕاستەقینەی هەڵبژێراوی میلەتە نوێنەرانی گەل بۆیان هەیە چۆنێتی ڕەوتی ناوە و دەرەوەی حکوومەتی کوردستان دیاری بکەن و داڕێژن. نامەی تایبەت بۆ وەرگرتنی نامەیەکی تایبەت لە خوالێ خۆشبوو سەیدا ساڵح یوسفیەوە بۆ بارزانی شەو لە ماڵەکەیان هاتمە دەرەوە کە لە گەڕەکی مەئمون بوو لە بەخا. ئەو کاتە ئەو گەڕەکە تازە بوو، خانووی کەم لێبوو. ئەملاو ئەولای جادەقیرەکە زەوی بەتاڵ بوو. ئەو ڕۆژەش بارانێکی زۆر باری بوو، لەبەر ئەوە سەر شۆسەی جادەکە پڕ بوو لە قوڕ و لیتاو. برادەرکی خزمی شم لەگەڵما بوو. ئێستا لە سلێمانێ و مامۆسا لە زانکۆ پێکەوە بەسەر شۆسەکە ئەڕۆیشین و بەرەو خوار دەبووینەوە کە بگەنە لای تاکسیەک. جادەکە زۆر ڕووناک نەبوو. کاتێکمان زانی ئۆتۆمبیلێکی قەمەرە لایتەکانی کوژان بووە لە دواوە یەکسەر هێرشێکردە سەرمان. چاوم لە برادەرەکەم بوو پەڕی بۆ ناو قورولی تاوەکە. منیش چەند خولەکێک بەسەر بۆنێتی ئۆتۆمبیلەکەەوە مامەوە هەڵی ئەتەکانم و پەڕیمەوە ناو هەمان قوڕ و چڵپاو. ئۆتۆمبیلەکە بە خێرایی لە شۆستەکەەوە چووە سەر جادەکە و پێی پیانە. دوای ماوەیەکی کەم وریا بوومەوە خەمی برادەرەکەشم بوو بە ئازاری پشت و ناوسکەوە بەرەولایی ڕۆیشتم. ئەویش وەک من گیانی تێکچشکا بوو. پاتۆڵەکەم و قۆڵی چاکەتەکەم دڕابوو. دوجار برادەرەکەم پرسیاری کرد وتی تۆ بڵێ ئەوە چی بوو بێت؟ وتم کاکە ڕوون و ئاشکرایە کە چی بوو. قەزا و قەدەر نەبوو. ئەو کاتانە لە بەغداد هەندێک ئیش و کاری تریشم ئەبر بەڕێوە وەک بە دواداچوونی کاروباری خەڵک کە لە کوردستانەوە داهاتن بۆ بەغدا و کاریان لە هەندێک دامودەستگا ڕادەوەسا. زۆر جار نامەی تایبەتیم لە سەیدا ساڵح وەرگرت بۆ لێپرساوی ئەو بەڕێوەبەرایەتیە کاری ئەو پێشمەرگەی لێ یاخود ئەو هاوڵاتی کە لێی گیر بووە. بە ناوی ئەوەوە یان بە ناوی نوێنەری ڕۆژنامەی برایەتیەوە دەچوومە ئەو شوێنانە وەک خەستەخانە بە تایبەتی خەستەخانەی ئیبن سینا بۆ چاوساغی نەخۆش و بریندار. هەروەها دەچوون بۆ بەڕێوەبەراتی گشتی ئەحوالی مەدەنی بۆ جێبەجێکردنی کێشەی ئەو هاوڵاتیە کوردانە کە زوربان خەڵکی کەرکووک و خانەقین بوون بەڵام میری ناوی تەبەعی وەپاڵیان نابوو بۆ ئەوەی ڕەوانەی ئێرانیان بکەن. هەوڵمدا هەندێکیان جنسی عێراقی وەربگرن. ڕۆژێکیان لە دایرەی ئەحوال مەدەنی خەریکی مامەلەی قوتابیەک بووم، هەموویم بۆ گەڵاڵە کردبوو لە عەرەبیەوە بۆ ئینگلیزی و مۆرکردنی لای کاتب عەدل لەسەر ئەوە مابوو بەڕێوەبەری گشتی ئیمزای بکات. قوتابیەکە ئەو مامەلەی بۆ خوێندن لە دەورەی وڵات دەویست. سجلەکانی هێنا دەرکەوت ئەم قوتابیە برایەکی هەیە 2 مانگ لە خۆی گەورەترە. یەکێک لە فەرمانبەرەکان وتی ئەم مامەلەیە ساختەیە، وەرن بۆ لای بەڕێوەبەری گشتی خۆتان قسەی لەگەڵ بکەن. کە چوینە ژوورەوە دیتم بەڕێوەبەر دەناسم. کاتی خۆی لە کۆلێجی پۆلیس سەرۆکی بەشی یەک بوو. سەیرێکی مامەلەکەی کردوتی تۆ بۆچی داوای جێبەجێکردنی مامەلی ساختەکەی؟ چۆن ئافرەتێ ئەمڕۆ کوڕێکی ببێ و پاش 2 مانگ کوڕێکی دیکە ئەبێ؟ لە وەڵاوە وتم مامەڵەی ساختەم پێ نییە. ئەگەر سەرنج بدەیت دەبینی ناوی داکیان
ناوەکانیان جیاوازە. باوکی ئەم قوتابیە دوو ژنی هەیە و ئەم دوو برایە هەرێکە لە دایکێکن. خێرا فەرمانبەرەکەی بان کرد و پێیوت بۆچی بەوردی لەم مامەڵەیە ورد نەبوونەتەوە. هەروەها هاتوچۆی مروری ئامم دەکرد بۆ جێبەجێکردنی مامەڵەی ئەو ئۆتۆمبیلانەی بەڕێگەی ئاساییە هێرا بوونە کوردستانەوە. ئەچوون بۆ گومرجی گشتی، بانقی مرکزی، سەفەر و جنسیە ئاسایشی گشتی. هەروەها ئامادووبوون لە بۆنەکانی باڵۆچخانەکان داوتنامەیان نەنار بۆ ڕۆژنامەی برایەتی. جاری وا هەبوو دووسێ باڵۆچخانە پێکەوە بۆ نان دەجێڕا. زۆر لە لێپرساوانی ڕۆژنامەی برایەتی ئەچون بۆ هەندێک و منیش ئەچوون بۆ یەکێکی تریان. ئەم چوونەشمان سوودبەخش بوو کە لە پەناوە باسی کێشەی کورد بکەین. زۆر جاریش هەندێک کەس بە تەلەفۆن سکاڵای خۆی دەردەبڕی یان لە هەندێک ڕۆوە داوای کۆمەکی لێ کردین. ئێمە بچین بۆ لای بۆ چارەسەرکردنی کێشەکەی. جارێکیان خوارێ خۆشببوو 13 ساڵی یوسفی بانگ کرد وتی بزانە ئەم برادەرە چی ئەوێ لەسەر تەلەفۆن کە قسەم لەگەڵ مرۆڤەکە کرد بۆم دەرکەوت لە فەندەقە ڕەشیدە لە شەقامی ڕەشید. وتی من ئەفسەرێکم خانە نشینم و کێشەیەکی گرنگم هەیە ئەمەوێ یەکێک لە بەڕێوەبەرانی ڕۆژنامەکەتان ببینم. داوای لێبوردنی کردوتی لەبەر چەند هۆیەکی تایبەتی خۆم ناتوانم بێم بۆ لاتان. هەروەها ناشوانم لەسەر تەلەفۆن باسی کێشەکەم بکەم. لە دوای تەلەفۆنەکە قسەکانی کابران بۆ ساڵی یوسفی جێڕایە وتی باشە تۆ بچۆ بزانە چیەوێت. کە گەیشتمە ئوتێلەکە ناوەکەیم پرسی وتیان لە ژووری ژمارە ئەوە نەیە. لە دەرگاکەیمدا ڕوانیم کابراکی ئاڵۆزی هەڵبزرکا و دەرگاکەم لێکاتەوە. فەرمووی لێ کردم و چوومە ژوورەوە لەسەر کورسێک دانیشتم. بەڵام ئەو بە پێوە مایەوە. لێ پرسییم تۆ کارت چێ لە تاقی؟ منیش وتم لێپرساوی ئیداریم. وتی باشە حەزەکەم بڕۆین بۆ کەسرە و ئاتەش و لە ڕێگا باسی کێشەکەی خۆمە بۆ ئەەکەم. یەکسەر لێی کەوتمە گومانەوە. پێم وت ماوەم کەمە و ناتوانم لەگەڵت بێم بۆ دەرەوەی بەخاو ئەگەر ئەتوانی لێرە کێشەکەی خۆتم پێ بڵێ. هەناسێکی قوڵی هەڵکێشا ئیتر نازانم ڕاز و یان درۆ. زیاتر ڕەنی هەڵ بزرکاوتی تەنها یەک برام هەبوو چەند ساڵێک لە خۆ مناڵتر بوو. کوردەکان لە شەڕە بە برینداری گرتیان و کوشتیان. وتم دڵنیا بە کورد دیل و بریندار ناکوژێ. لە هەما کاتە سرنجمدا بەدەم قسەکردنەوە لەسەر خۆ دەیەوێ پاشۆپاش بگاتە لای قەرەوێڵەکەی. سەرنجمدا سووچی دەمانچێک لەژێر سەرینەکەیەوە دیارە. تێگەشم ئەوێ لە خوێنی براکەیە کوردێ بکوژێ. وا من بە ئاسانی هاتوومەتە بەردەسی. هەسامە سەر پێوتم باشە با بڕێن بۆ کەسرە و ئەتەش و زیاتر باسەکەم بۆ ڕوون بکەرەوە. وتی نا پێویست ناکە زۆری لێکردن دانیشەوە. زانیم ئەگەر خۆم دەرباز نەکەم نیەتی خراپە و ئەوێ بم کوژێ. ناچار وتم باشە من دائەنیشم بەڵام دوو برادرم لەگەڵدایە لە خوارەوە چاوەڕێمەکەن. با بچم ئیزنیان بدەم و خۆم ئەگەڕێمەوە بۆلات. لە ژوورەکە هاتمە دەرەوە و خۆم ڕزگار کرد. لە بارگای ڕۆژنامەکە خەریکی گەلە ئیش و کاری تریش بووم کە زۆر ئاڵۆزاوی بوون. هەوڵی چارەسەرکردنیم ئەدا چونکە بارگای ڕۆژنامەی برایەتی وەک بارگای سەرکردایەتی شۆڕشی لێ هاتبوو. سەبارەت بە هاوڵاتیان زۆربیان نامەی لێپرسراوانی شۆڕشیان ئەهێنا لە هێزەکانی پێشمەرگە و لە لەقاکانی پارتیەوە. هەر داخوازیەک لە چەشنێ بوو. کارە لەو بابەتە بواە ئەچووم بە پیرەوە. بەڵام کاتێک کارەکە دەگەیشتە ئاسایشی گشتی زۆرم لا گران و ناخۆش بوو. ناچاریش دەبواە بچوومایە. چوونم بۆ ئاسایشی گشتی بۆ جێبەجێکردنی ئەم کارانە بوو. گیرروگرفتی بەندکراو، پێناسەی ئەحواڵی مەدەنی، مامەڵەی ئۆتۆمبیل کە لێپرساوان بە ڕێگەی تایبەتی هێنابوویان. لە هەمان کاتتا لە ئاسایشی گشتی چەند ئەفسەرێکم دەناسی کە 3 ساڵ لە کۆلێج پێکەوە بووین. ساڵی 1960 کۆلێجمان تەواو کردبوو. ژمارەمان مایەوە 29 فێرخواست.
نووسراوی دەرچوونم لە کۆلێجی پۆلیس. ئەمر ئیداری 519 العدد 10407 التاريخ 2/6/1960 لە کۆتایی ئەم نامێلکەیەوە یادداشت کراوە. ئەو چەند ناوەی لێرە دایاننووسم ئەوانە لێپرساو بوون لە ئاسایشی گشتی و بۆ دایان ئیشوکاری هاوڵاتیان چوومەتە لایەن بە جۆرەی یاسا ئەو کارەی جێبەجێ بکرایە بۆیان ئەکردم. غالب علي الآلوسي تسلسل بيج مدير الشؤون الاقتصادية. قحطان حمد العزاوي تسلسل 24 مدير شؤون الشمال. قاسم أحمد الداود تسلسل 26 معه مدير أمن العام. هادي عبد الوهاب تسلسل 14 مدير حرس الحدود. جگە لەمانە عەبدولخالق عەبدولعەزیز لە ساڵی 1961 یاریدەدەری ئامرفەوزی هێزی گەڕۆک قوواتی شڕتە سەیارە بوو. لە کاتی شەڕا لە زاویتە خۆی چەند ئەفسەرێکی دیکە دیل کرابوون. دوای ماوەیەک ئازاد کران. ناوبراو بەڕێوەبەری مەکتەبی ئاسایش بوو، دواتر بوو بە بەڕێوەبەری ئاسایشی گشتی. برادرێک ناوی مەلا حەسەن بارزانی بوو، یەکێک بوو لە پاسەوانە تایبەتەکانی سەرۆک مەلا مستەفا بارزانی. بڕوانامەی عێراقی نەبوو، لە ئەوراقەکانیا نووسرا بوو مەحەل الویلادە قەریە جوندیان. ئەم گوندە زۆر دوورە لە بارزانەوە، بگرە سەر بە مێرگە سووریش نییە. مامەلەکانی هاتوچووی زۆری دەویست لە نێوان بەڕێوەبەراتی جنسی عێراقی و بەڕێوەبەراتی ئەحوالی مەدەنی و ئاسایشی گشتی. شان بەشانی ئەم ئیشانە خەریکی کاروباری چەند ئۆتۆمبیلێک بووم کە چاوپۆشیان لێ بکرێ و لە ڕسومی گومەجی قوتار بن و تۆمارکردنی لەسەر ناوی هەندێک لێپرسراوانی شۆڕش بێ، چونکە ئەو ئۆتۆمبیلانە بە شێوەیەکی تایبەتی هێرابوونە کوردستانەوە، وەک لەو پێشتر ئاماژەم بۆ کردووە. زۆر جار لەسەر ئەرک و موچەی خۆم داوەتم بۆ لێپرسراوان کردووە یان دیاریم بۆ بردوون بۆ ئەوەی کاروباری هاووڵاتیەکی کورد جێبەجێ بکرێ. هەمیشە ئەموت ئێستا فرسەتە و گفتوگۆ لە نێوانە هەیە چەند بتوانین گیر و گرفت چارەسەر بکەین باشترە. ئەوەندەی لە توانادا بوو کەم تەرخەمیم نەکردووە لە هاتوچۆکردن و تکاکردن کە کاری هاوڵاتیەکەم جێبەجێ ئەکرد لەو کەسە خۆشحاڵترە بوو. هیلاکی و چاوەڕوانی بەردەرگای لێپرساوانم لەبیر ئەچووە کە کارێکیشیان بۆ نەکردمایە و ئەمڕۆ بە سبەی و دەستی بەدەستیان پێبکردمایە زۆر دڵتەنگ ئەبوو. زەنگ لە دوای زەنگ جا چۆن من بەو شێوەیە سەرقاڵە بووم. 13 ساڵی یوسفیش لە بارەگای ڕۆژنامە بە ئیش و کارەوە سەرخاڵە بوو، بە تایبەتی کە خەریکی داڕشتنی کەلیمەتە تەحریر ئەبوو. بە جۆرێکی وا ئەچوە ناو ناخی نووسینەکەوە هیچ ئاگای لە دەوروبەری خۆی نەئەبە. ڕۆژێکیان دووسێ برادەر هاتن بە میوانی بۆ لای 13 ساڵە. ئەویش بە خێرهاتنێکی میوانەکانی کرد و کەوتەوە نووسین. بە دەمێەوە جەرەسێکی لەدا فەڕاشەکە هاتە ژوورە و ڕاوەستە. دوای تۆزێ جەرەسێکی تری لێدا ژمێریارەکە هاتە ژوورە و یەکسەر هاتە قسەوتی سەیدا جەنابە چی پێویستە؟ بەبێ ئەوەی سەر هەڵبڕێوتی چابێنن بۆ میوانەکان. میوانەکان دەستیان کرد بە پێکەنین وتیان قوربان دەمێکە ئێمە چامان خواردێتەوە، بەڵام چایەکەی جەنابە سار بۆتەوە. ڕۆژێک لەو ڕۆژانە لە ژوورەکەی خۆم لە بارەگای ڕۆژنامە خەریکی ڕێخستنی لیستەی ناوی ئەو قوتابیانە بووم کە نیازوا بوو ناوەکانە بدەین بە میری داخڵی خولی مفەوەزی بن. بە جۆرەی ڕێکەوتنامەی ئەو کاتە ئەمە هاتووە پێشەوە. دواتر ئەو مفەوەزانە ناونران مفەوەزی جوجەڵە، چونکە بە ماوەی 6 مانگ خولەکەیان تەواو کرد و کران بە مفەوەز. گەنجێک هاتە لام ناوی ئەویش بنووسم بۆ ئەو مەبەستە. ئاگادارم کرد لیستەکە پڕ بۆتەوە و شوێنی نووسینی ناوی تر نەماوە. کوڕەکە زویر و ناڕەحەت بووتی دەسا وەڵا ئەچم بۆ لای برادەرانی مام جەلال. وتم شتێکی زۆر چاکە، ئێمە بە هەردووکمان خەریکی دەستکەوت سڕینین لە میری، ئەگەر لە ڕێی ئەوانەوە بتانی بە مەرامی خۆت بگەی ئەوە شتێکی زۆر چاکە و
هەر سەرکەوتوبی. خوا لێ خۆش بوو ڕەفیق چالاک لە تەنیشمەوە بوو کە کوڕەکە ڕۆیشت وتی بەڕاستی وەڵامەکەتم زۆر لاپەسەند بوو، خۆزگە لەوێنت زۆر بواە. ئەو کاتانەی لە ڕۆژنامەی برایەتی بووم لە کۆتایی ساڵی 1968 ڕۆژێکیان خوا لێ خۆش بوو شەوکەت ئەخراوی هابووە لام پێی وتم برادەرێکی ئەو زانیاری وەرگرتووە میری فەرمانی گرتنی منیاوە و یەکسەر ڕەوانەی بەسرم بکەن. تکای لێکردم بە زووترین کات بەغا بەجێ بێڵم و بگەڕمەوە کوردستان. ئاگاداری سێدا ساڵح یوسفیم کرد، زۆری پێ ناخۆش بوو. پێناسەیەکی تایبەتیان بۆ جێبەجێ کردم، پێناسەکە بە ناوێکی دیکەوە بوو. ئەو کاتانەی لە ڕۆژنامەی برایەتی کارمە کرد بە ئێوارانش لە زانکۆی مستەنسەریە بەشی زانستی ڕامیاری ئەولوم سیاسیە داوام ئەکرد. نەورۆز شاوەیس ئەویش لە هەمان زانکۆ بوو. ئاگاداری کردم مەفرزەیەکی ئاسایی سوێن بە شوێنما و لە دووم گەڕاون. دیار بوو ئاسایشی بەغا ئەیانویست لە دەرەوەی بارەگای برایەتی بمکردن. ئیتر دڵنیا بووم مانەوم لە بەغدا یا بە گرتن یا بە کوشتن کۆتایی پێدێت. برادەرێکی خزم دۆست بە گیانی لەخۆ بردەوە کەلوپەلی ماڵەکەمی بۆ کۆ کردینەوە و زۆربەی زۆری بردبوو بۆ هەڕەشخانە و بە پارێکی کەم فرۆشت بووی. لەبەر ئەوەی بردنەوەی بۆ سلێمانی ئاسان نەبوو. بە پاسێکی 28 کەسی بەرەو مووسڵ کەوتمەڕێ. هیچ بە تەمای ئەوەش نەبووم بە سەلامەتی بگەم. لە دوای دەرچوونی فەرمانی بەندکردنم زیاتر دڵنیا بووم ئۆتۆمبیلەکەی گەڕەشی مەئمون نزیک ماڵی سەیدا ساڵی یوسفی بۆ مەبەستی کوشتن بوو. لە ناو پاسەکە ڕۆژنامەیەکم بەدەستەوە گرتبوو، چاوەلکێشی تاریژیشم کردبووە چاو بۆ ئەوەی کەس نەمناسێتەوە. ئەوەی باش بوو لە خاڵی پشکنینەکان کەسیان هەستیان بەوە نەکرد پێناسەکەم دروستکراوە و مزەوەرە. لە مووسڵ چوومە لای حەمید بیلال کە کاتی خۆی کەمپاین و گەرم و جۆکەم بۆ وەرگرتبووە. پێشوازیەکی زۆر گەرمی لێ کردم. لە دواییدا کێشەکەی خۆم باس کرد و پێم وت هاتووم کە لە ناوچەی میری دەربازم بکەیت. کابرا زۆر مەردانە هاتە دەست بە جێبێک لەگەڵ براکەیە بە پشت سەیتەرەکانە منیان گەیاندە بارەگای بەتالوێنێ سەر بە هێزی زاخۆ بوو. زۆر سوپاسم کردن و ئەوان گەڕانەوە بۆ شوێنی خوارد. منیش ئەو شەوە لە بارەگای ئەو بەتالوێنەی هێزی زاخۆ مامەوە. بۆ ڕۆژی دوایی لەوێەوە چیا بە پێ بڕیم تا گەشتمە بارزان. کە گەشتمە بارزان پرسەی خوا لێ خۆش بوو شە ئەحمەدی بارزانی بوو. 2 ڕۆژ بەشداریم لە پرسەکەیدا کرد و دوای 2 ڕۆژ بەرەو گەڵاڵە کەوتمەڕێ. بە نزیکەی 2 هەفتە گەشتمەوە گەڵاڵە. نامە بۆ مامزەلە تاڵەبانی. وەرزی هاوینی ساڵی 1969 مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە گوندی ناوپردانەوە نامەیەکی نووسی بۆ مامزەلال کە لە ئەو کاتە لە لەندەن بوو. لە ناوپردان لە ژوورەکەی بەڕێوەبەری گشتی دادگای تەمیزی کوردستان مەحامی جەرجی فەتحوڵڵا شەماز دانیشت بووین. ناوەڕۆکی نامەکەی بۆ باس کردین. وتی نووسیومە ئێستاکە من دانیشتوم و ئەم نامێت بۆ ئەنووسم. لە ناوپردانم و لە ماڵی خۆم دانیشتوم و بە ئەو پەڕی ئازادی و ئەم نامێت بۆ ئەنووسم. هیچ کەسێ بەژوور سەرمەوە ڕانەوەسا و ئەم قسانە بۆ ئەنووسم. ڕای خودی خۆمە لە پێناو بەرژەوەندی نەتەوەی کووردا و چارەنووسی میلەتەکەمانە زۆر بە ئیلحاحەوە داوا لێ ئەەکەم بگەڕێتەوە بۆ کوردستان و با ڕابردوو بخەینە ئەو لاو و پەڕەی یەکدیگیری و تەبایی هەڵدەینەوە. هێرشکردنە سەر بیرەکانی نەوت. لە ئێوارەی 1969دا هێزێکی تایبەتی سەر بە سوپای شۆڕژێری کوردستان توانیان هێرش بکەنە سەر کۆمپانیای نەوتی کەرکووک و زەروزیانێکی زۆری لێ بدەن و دەنگی کورد پتر بگەێنرێتە دەرەوەی وڵات. لە پێش ئەنجامدانی ئەم کارە بارزانی لە ئەو نیازەی خۆی ئاگاداری وڵاتە گەورەکانی کرد. هیچ یەکێک لەو وڵاتانە ڕازی نەبوون و
وتوان ئەم کردەوەیە دژی بەرژەوەندی ئەوانە لە عێراقا. دەستپێکردنەوەی شەڕ لە مانگی 1969دا هێرش و پەلاماری سوپای عێراق دەستی پێکردەوە بۆ سەر ناوچە ڕزگارکراوەکانی کوردستان. ئێران بۆ خزمەتی بەرژەوەندی خۆی و گوشار خستنە سەر ڕژیمی عێراق و سەپاندنی مەرجەکانی خۆی بەسەر ڕژیمی بەئەسدا و هەروەها بە جۆرەی پلانی ئەمریکا لە ناوچەکە شای ئێران ڕاستەوخۆ دەرگای تۆپ و جوەخانەی خستە سەرپشت بۆ بەشداریکردن لە تۆپبارانکردنی بەرەکانی سوپای ڕژیمی عێراق لە ناوچەی ڕادز. ئەم تۆپبارانە هیچ سوود و بەرهەمێکی نەبوو. بەشی هەرە زۆری گولە تۆپەکان لە دەشتایی یان قەرپاڵی چیا و گردۆڵکەکان دەکەوتە خوارەوە. خەڵکی ئەو ناوچێ بەم تۆپبارانیان دەوت نۆکاوت. پاڵتۆی نۆکەرایەتی بۆ مەبەستی داڕشن و ڕێکەوتن نامەی ئازار و چارەسەرکردنی ئەو گیرگورفتانەی لە ئارادا بوون وەک هێشتنەوەی سوپای شۆرجێری کوردستان و دیاریکردنی سنووری ناوچەی ئۆتۆنۆمی ڕۆژی دەی 1970 جێگەری سەرۆکۆمار سەدام حوسێن گەیشتە ناوپردان. چووە سەردانی بارزانی و کەوتنە گفتوگۆ. دوای ئیمزاکردنی ڕێکەوتنامەکەی 11 ئازاری 1970 بارزانی پاڵتۆیەکی نایەوی پێشکەش بە سەدام حوسێن کرد. پێیوت ئەوە منیش ڕێدا ئەمالەم کردە بەری تۆ. بە پێکەنینەوە پاڵتۆکەی کردە شانی سەدام. لەو پێشتر لە تەلەڤیزیۆنە کاریکاتێری بارزانیان پیشانەدا بە پاڵتۆیەکەوە لەسەریان نووسی بوو ڕێدا ئەمالە واتە پاڵتۆی نۆکەرایەتی ئیستیعمار. شەوی دەی 11 1970 کە بارزانی و سەدام ڕێکەوتنامەکان لە ناوپردان ئیمزا کرد، سەدام داوای کرد پێشمەرگە تەقەی خۆشی بکەن. بەڵام بارزانی فەرمووی ئێستا نیوەشەوە و خەڵق نووسۆ و بە نایانترسێنین. بارزانی لەگەڵ ئەوەدا نەبوو بۆ یادکردنەوە و بڵاوکردنەوەی دەم و باسی خۆش پێشمەرگە تەقە بکات و فیشەک بە فیڕۆ بات. خەڵق بەر گولەی وێڵ بکەون. دەیفەرموو یەک فیشەشی پێشمەرگە دوو فەرمان دەبینێ. یەکەم خۆی پێ دەپارێزێ و بەرگری لە ڕۆحی خۆی پێەکە، دووهەم دوژمنێکی میلەتی کوردیشی پێ ئەکوژە و بەرگری لە نەتەوەکەی خۆی پێ ئەنجام ئەدا. بانەوازی سربەخۆی ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 بریتی بوو لە جۆرێ ئۆتۆنۆمی لە چوارچێوەی نیشتمان وڵاتی عێراقە و ئەگەر ببرایە سەر هەنگاوێکی پان و بەرین و گەورە بوو بۆ خۆیبوون و سربەستی تەواو لەژێر ئاڵای عێراقە. دراوسەکان و ڕۆژئاوا و ئەمریکا بیان ویسایە و نیانویسایە مافی نەتەوەی کوردی دەسەلمان. ئەو ڕێکەوتنامەیە ڕنگدانەوە و بەرهەمی شۆڕشی ئەیلول و فیداکاری میلەتی کورد و ورە و ئازایی و پاشی و کۆڵەدانی سەرۆک مەلا مەستەفا بەرزانی بوو. ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 ئۆتۆنۆمی لە چوارچەوەی عێراقە ئاکام و بەرهەم و پەرەپێدانی ئەم بەیاننامە و ڕێکەوتنامەی خوارەوەیە کە بە خەباتی نەتەوەی کورد لەژێر سەرۆکاتی بارزانی نەمرا هاتەکایەوە. بەیاننامەی شوباتی 1963 دەی 2 1963 29 6 1966 هەتا ساڵی 1968 بە جۆرەی ئاخاوتنی ئەندامێکی باڵای وتوێژی ڕێکەوتنامەی 11 ئازار 1970 سەدام حوسێن وتبووی کەم و کوڕی ئەم ڕێکەوتنامەیە دەگەڕێتەوە بۆ هەردوو لەمە لە ئەستۆی ئێمە و ئێوەدایە. ئەمڕۆ من ناتوانم لەمە زیاتر ئیمزا بکەم. دەراوسەکان و عەرەب و ڕۆژئاوا لێم ڕازدەبنەوە و
جەر و کێشە دەهێنە بەردەم مافی نێتەوایەتیتان. بڕۆن لە ناو خۆتانە یەک بن، دەست مەخەنە ناو دەستی وڵاتانی بیانی، وەزیرەکانتان ئەو دەسەڵاتانەی کە ئاندرێتێ با بەکاری بهێنن، هەنگاو بە هەنگاو مافی خۆتان بسەلمێنن و بیسەسپێنن و لەسەری بینا بکەن ناڵمنە. بێچۆورچی ڕەشوسپی لە ساڵی 1970 ڕاوچیەک دوو بێچۆورچی ڕەشوسپی لە چیای کانیخوا پشت گوندی حاجی هۆمەران گرتبوو، هێنای بە دیاری بۆ بارزانی. هەردووچیان خەپەرە بوون و لە دەوروبەری ژووری میوان لە حاجی هۆمەران دەسوڕانەوە ماڵی بوون. ئەمە ئەوە ڕادەگەنێت کە لەو چیایە ورچی ڕەشوسپی لێە، ڕووداوێکی سەرنجڕاکێشە. لە چیاکانی کوردستان گیانەوەری هەمە چەشنە هەیە. ئەگەر ڕاوچی و خەڵکی دیکە بنبڕیان نەکەن وەک ورچ، پڵنگ، وێز کە جۆرە پڵینێکە لە ناوچەی قەرەداخش هەیە، بزن و بەرانەشێوی، ڕێوی، دەڵک، ئاسک، شور جۆرەکە لە فیلە جێژە تەنها لە چیای چیوە هەیە لە ناوچەی هێران و نازنین. باڵندەکانیش کە و کۆترەشینکە و گاپەلە، سوێسکە، شینەشاهۆ، حاجی لەقلەق، پۆڕ، قەتێ، داڵ، هەڵۆ، بازی جۆراوجۆر. لێرنەوان ساڵانی 1970-1974 لەسەر فەرمانی بارزانی ژمارەیەکی زۆر مەڕ و بزن و گا و مانگا چەند ئەسپێکی ڕەسەن لە ناوچەی گەرمیان و باشووری عێراقەوە هێنرابوون بۆ ناوچەی گەڵاڵە و حاجی هۆمەران بۆ بڵاوکردنەوەی توخمی ڕەسەنی لە ناوچەکەدا بۆ سوودی گشتی بڵاو کرایەوە. دوایی بوو بە ماڵی ئەو جوتیار و وەرزێرانەی چاودێری ماڵاتەکانیانە کرد. لە ناوچەی شلێر و ناوخوان گۆشتی ورچ ئەخۆن، گۆشتەکەی ئەکەن بە قاوەرمە و لە ناو دیزا هەڵیەگرن بۆ زستان. ڕۆنی ورچ نایبەستێ، بە شلی ئەمێنێتەوە و بۆ خواردن و وەک دەرمانی باداری بۆ نەهێشتنی ئێش و ئازاری ڕۆماتیزم بەکاری دەهێنن. لەگەڵ هێزەکەی سەرۆکبازاری لە گوندی میشیاو بوون، بەیانیەکیان بە ڕۆنی ورچ و قاوەرمەی گۆشتەکەی هێرکە و ڕۆنیان بۆ کردین. نیوەڕۆکەشی برنج و شلەی ڕێواسەکە لەوە و پێشتر بە وشی هەڵگیرا بوو وەک بامێ جەنرابوو بۆیان لێ نابوون.